ماوەی زیاتر لە 4 ساڵە سەنتەری گورچیلەی دەستکرد لە سنووری بەڕێوەبەرایەتی تەندروستی چەمچەماڵدا مەزراوە، بەڵام بەهۆی نەبوونی پزیشک و ستافی تەندروستی پێویستەوە تا ئێستا نەتوانراوە سوود لەو سەنتەرە وەربگیرێت. وەکو ئەم نەخۆشیە ڕۆژ بە ڕۆژ لە زیاد بوونە، ئەوە پێویستە بۆ ئەم شارە، ئەوە پێویستە زەرورەکەی وەکو خەسەخانەیەکی تەواوی داهاتووە، یعنی وەکو پەلەکردنەکەی ئەمڕۆ بکرێت لە بەیانی باشترە، یعنی ئەوە زەرورە. باوەڕکە خەڵکیێک هەیە ئەوە نەبووە لەم شارەیە، یعنی کەرەسەی ماڵی خۆی ئەفرۆشێ بۆ هاموشۆکردن بۆ سلێمانی و بۆ غاستی گورچیلە. بە تاچیت ئەو نەخۆشە نابێت تێکڵایش کەسێتر بێ بە سیارەی خصوصی بڕات. سەنتەری شنەوەی گورچیلە پێویستە بۆ ئەم شارە و دەوروبەری دیارە زیاتر حەج نەخۆشەکە تووشی حاڵاتی شنەوەی گورچیلە بێت دەبێت لە هەفتەیەک ئەسێ جار بچێتە سلێمانی یان لە قڕگە یان لە خەسخانی شار کا بەڕێزان دکتۆر شیروان و دکتۆر نەسرەدین سەرپەرشتیەکەن. دیارە زۆر پێویستە سنوورەش سنوورێکە کە نەخۆشی زۆرە نەخۆشانی چاندنی گورچیلە لە هەڵکشانە واتە لە زیادبوونە دیارە ئێمەش بۆیە داوە لە حکوومەت یاریمی کوردستان داوە لە ڕێکخراوە خێرخوازەکانەکەین کە بتوانن ئەم سنتەرە بکەنەوە. سنتەرە زۆر پێویستە و ئیتر بەشکە خەڵکی چەمچەماڵ و دەبروی ئەو نەخۆشانی کە ڕوبەڕووی ئەم کێشەی شنەوەی گورچیلە بن چارەسەر بکرێت. بەڕێوەبەری تەندروستی چەمچەماڵ ئاماژە بەوە دەکات لا ئێستادا لە هەوڵدان پزیشک و کارمەندی تەندروستی پێویست بۆ سنتەرەکە دابین بکەن و دووبارە دەست بە خزمەتەکانیان بکەنەوە. وتیشی لەگەڵ کۆمپانیایەکی بیانی داگرێبەستیان کردووە سەرجەمامێر و کەلوپەلی سەنتەری ناوبرا و نۆژەن بکەنەوە. ئێمە لە ئێستادا وەکو بەڕێوەبەراتی تەندروستی چەمچەماڵ بە تەنسیق لەگەڵ بەڕێوەبەراتی گشتی تەندروستی سلێمانیە لە هەوڵین جاریشکە ئەو سنتەرە بخێنەوە گەڕ و جاریشکە چالاک کرێتەوە. عەقدمان کردووە لەگەڵ کۆمپانیایەکی نوێدا کە ئامبێرەکان ئامبێری تازە و پێویست لە پێشکەوتوو بۆ چەمچەماڵ دابین کرێەوە پزیشکی پسپۆر لەو وارەیە دابین کرێ و لە داهاتووە بە هەوڵ و هیمەتی هەموو لای ئینشاڵڵا و سنتەرە خێنەوە گەڕ. لە سنووری قەزای چەمچەماڵدا نزیکەی 50 کەسی توش بوو بە نەخۆشی گورچیلە بوونیان هەیە کە بەشێک لەو نەخۆشانە هەفتانە پێویستیان بە شۆردنی گورچیلەکانیان هەیە و لە هەفتەیەکدا دەبێت 3 جار ڕوو لە نەخۆشخانەکانی شاری سلێمانی بکەن. بە وتەی خۆشیان بۆ هەر هەفتەیەکیش بڕی 150,000 دیناریان پێویستە و بۆ هەر جارێکی شۆردنی گورچیلەکانیشیان ماوەی 4 کاتژمێریان پێویستە. هەر ئەمەشباری سەرشانی ئەو کەسانەی هێندەی تر قورستر کردووە. جەلال جەباری کەناڵی ئاسمانی پەیام چەمچەماڵ.